ڕۆژی جیهانی قودس هەموو ساڵێک لە کۆتا هەینی مانگی ڕەمەزانی پیرۆزدا یاد دەکرێتەوە و بۆ یەکەم جاریش دامەزرێنەری کۆماری ئیسلامی ئێران ئایەتوڵڵا خومینی لە بانگەوازێکدا ئەم ڕۆژەی بە ڕۆژی جیهانی قودس دیاری کرد. ساڵانە و لە زۆربەی وڵاتە ئیسلامیەکانی جیهان بە ڕێپێوان و چالاکی جۆراوجۆر یادی ڕۆژی جیهانی قودس دەکرێتەوە. لە ژێر دروشمی تایبەتدا و بۆ ئەم ساڵیش لە قودس نوێژ دەخوێنین بۆتە دروشم و لە ڕێپێوان و چالاکیەکانی ڕۆژی جیهانی قودس ئەم دروشمە بەرز دەکرێتەوە. ڕۆژی جیهانی قودس ئەم ساڵ لە بارودۆخێکی جیاوازدا دەکرێتەوە. ئەمەش دوای ئەوەی دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بڕیاری گواستنەوەی باڵۆزخانەی ئەمریکای لە تەل ئەبیبەوە بۆ قودس دەرکرد و بڕیارەکەش کاردانەوەی جیهانی لێکەوتەوە و شەڕ و ئاڵۆزی لە نێوان خۆپیشاندەرانی فەڵەستین و هێزە ئەمنیەکانی ئیسرائیلدا بەدوای خۆیدا هێنا و چاودێرانیش دەڵێن بڕیارەکە شکستی ئەمریکایە لە هەوڵەکانی بۆ چارەسەری ئاشتی و دروستکردنی دوو دەوڵەت کە پێشتر باسی لێوە دەکرد و بە تاکا چارەسەری کێشەی فەڵەستینی دەبینی. هەرچەندە نەتەوە یەکگرتوەکان بڕیارەکەی سەرۆکی ئەمریکای بە پێشێلکردنی یاسا نێودەوڵەتیەکان وەسف کرد و هۆشداریدا هەر چەشنا بڕیارێکی لەو شێوە ئاڵۆزی زیاتر بەدوای خۆیدا دەهێنێت و لە کۆبوونەوەی نەتەوە یەکگرتوەکانیشدا 128 دەوڵەت ڕەتی پرۆژە پێشنیارکراوەکەی ئەمریکایان کردەوە کە پێشنیاری ناساندنی قودسی وەک پایتەختی ئیسرائیل کردبوو، بەڵام ئەمانە ڕێگر نەبوون لە جێبەجێکردنی بڕیاری گواستنەوەی باڵۆزخانەی ئەمریکا و بە پایتەخت ناساندنی قودس وەک پایتەختی ئیسرائیل لەلایەن ئەمریکاوە. ئەوەی جێگەی سەرنجا بێدەنگی بەشێک لە وڵاتە عەرەبیەکانە لە ئەست داگیرکاریەکانی جوولەکە و بڕیارەکانی ئەمریکا بۆ پاڵپشتی لە ڕژێمی زایۆنی با بڕوای چاودێرانیش دەسەڵاتدارانی عەرەب هەڵقوڵاوی ئیرادی گەلانی خۆیان نین، بۆیە لە بەرامبەر ئیسرائیل بێدەنگن. لە دوایین ڕووداویشدا هەڵوەشاندنەوەی یاریدۆستانەکەی نێوان هەڵبژاردەی ئەرجەنتین و هەڵبژاردەی ئیسرائیل کەوا بڕیار بوو لە ساڵاتی دامەزراندنی ئیسرائیل ئەنجام بدرێت ناڕەزایی قەواری جوولەکی بەدوای خۆیدا هێنا و بۆ هۆی تووڕەکردنی هاوڵاتیانی ئیسرائیل و لای خۆشیانەوە فەڵەستینیەکان ئاهەنگیان گێڕابەوەی هەڵوەشاندنەوەی یاریەکە و یەکێتی تۆپی فەڵەستینیش بەڕسمی سوپاسی میسی و هاوڕەکانی کرد. ئەمەش دوای ئەوەی سەرچاوەکان ئاماژەیان بۆ ئەوە کرد کە لەسەر داوای لیۆنێل مێسی ئەستەری یەکەمی هەڵبژاردەکەی یاریدۆستانەکە هەڵوەشاوەتەوە. تا دێت ئاماری قوربانیانی فەڵەستینی بەدەستی سوپای ئیسرائیل بەرز دەبێتەوە و بەپێی دوایین ئامارەکانیش تا ئێستا زیاتر لە 25,000 کەس شەهید بوون و ئەمە جگە لە برینداربوونی سەدان هەزار هاوڵاتی فەڵەستینی هەرچی ئاماری زیندانیەکانە با پێی وتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ زیاتر لە 6,500 فەڵەستینی لە زیندانەکانی جوولەکە بەند کراون کە لە نێویاندا 350 منداڵ و 26 توژبووی نەخۆشی شێرپەنجە بوونی هەیە. قودس شارێکی فەڵەستینی مێژوویە و لەلای مسلمانان گرنگی تایبەتی خۆی هەیە، بەو پێی یەکەم ڕۆگەی مسلمانانە و هەروەها مزگەوتی ئەقسای لێیە کە لە دوای کەعبە و مزگەوتی پێغەمبەر درودی خۆی لەسەر بێت بە پیرۆزترین مزگەوتێت لەلای مسلمانانی جیهان.